بەڕێزان سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش دووبارە لە سمارت ترێدەرەوە شیکاری بۆ هەفتەی یەکەمی مانگی حوتی ساڵی 2024 دەکەین. سەبارەت بە زێر زۆن و شیکاری هەفتی پێشومان بەم شێوازە بوو کە ئێرە زۆنی دابەزین بێت، ئێرە زۆنی بەرزبوون بێت، زۆنی بەرزبوون پێش دابەزین سینناریۆکی چالا کرده بوو، پاشان توانی دابەزین بەردەوام کات بەرەو زۆنی 305 بۆ 2300. سینناریۆی ئەم هەفتەی ئاڵتون تقریبن وەکو سینناریۆی هەفتی ڕابردوو دەبێت، تەنها گۆڕانکاری بەسەر ناوچەیەکدا دێت کە ئەویش دروستبوونی سینناریۆیەکە لە 2352.7 تا ئەم دەوروبەرە تا ئاستی 2360 وەتە زۆنێکی دیکەی دابەزین بە پێی ئەم وێڤ و جوڵەی کە ئێستا دروست بووە دەکەوێتە ئەم منتیقەیەوە کە ئەگەر بێت و زێر بتوانێت خۆی بگەنێتە ئەوێ، ڕەنگە ئەم زۆنە بتوانێت هاوشێوەی زۆنی هەفتەی پێشوو سینناریۆیەکی دابەزین تێدا چالاک بێت. چالاکبوونی سینناریۆی دابەزین لێرەوە گەشتنەوە دەبێت بە ئاستی 2322 قەتە دەتوانین زۆنی 318 بۆ 315 هەفتەی ڕابردووش بگۆڕین بۆ زۆنی 322 بۆ 315 واتە بەم شێوازە فراوانی بکەین. زۆنی بەرزبوونی ئەم هەفتەی زێر ئێرەیە 322 بۆ 315. هەروەها زۆنی دابەزینیش ئەو زۆنەی سەروێ کە دیاریمان کرد ئەگەر بێت و نرخ پێی بگات لێرە لە ئاستی 2340 سینناریۆیەکی دابەزین چالاک بووە، بەڵام لەبرەوەی گەشتووە بە زۆنی بەرزبوون کە ئەویش 2322 ڕەنگە لێرەوە دیسانەوە سینناریۆیەکی بەرزبوون چالاک بێت بەم شێوازە، یاخود بێتەوە زۆنی خوارەوە ئەو کات سینناریۆیەکی بەرزبوون چالاک بێت. ئەگەر بێت و ئەم زۆنە بشکێنێت واتە ئاستی 2340 بشکێنێت، زۆر بە خێرایی دەتوانێت بەرزبوون بەردەوام کات بۆ ئاستی 2352. لە دوای گەشتن بەو ئاستە بەپێی شیکاری و بەپێی سینناریۆی فریمە بچووکەکان پێویستە دیسانە خوێندنەوە بۆ جوڵەکانی زێر بکەین کە بزانین ئایا هیچ ئاماژەیەک دروست بووە بۆ دابەزین یاخود هیچ دەرفەتێک هەیە بۆ داخەڵبوون بە ماوەڵی فرۆشتن. لە دوای گەشتنی نرخ بە زۆنەکە ئەنجا دەتوانین ئەو بڕیارە بدەین. ئەگە بێت و زۆنی خواریشەوە بشکێت واتە 315 بشکێت بەرەو خوارەوە، تارگێتی دواتری دابەزین دیسانەوە گەڕانەوە دەبێت بۆ ئاستی 305 واتە بە شێوازێکی گەشتی پێم وانە زێر هێشتا بە تەواوەتی خۆی یەکلای بکاتەوە، ڕەنگە ماوەیەکی دیکەی پێ بچێت ئەو کات ئاراستەیەکی یەکلاکەرەوەمان نیشان بدات. 2350 بۆ 2300 دەتوانین بڵین ئاستی بەرزی نزمی ڕێنجی ئەم هەفتەیە ئاڵتون دەبێت. شیکاری دووەمان لەسەر یۆرۆ بەرامبەر بە یێنی ژاپۆنی، طبعاً ئاگدارین کە یێنی ژاپۆنی لاوازێکی تەواوی بەخۆی بنیوە. هەفتەی ڕابردووش باسی بەرزبوونی USD/JPY مان کرد، الحەمدوللیلا سینناریۆکە بۆ شێوازە دەرچووە کە پێشبینیمان بکردو تاسە بەردەوامە. شیکاری یۆرۆ JPY کە لە ماوەکانی ڕابردوو باسمان کردووە بۆ وەبیرهێنانەوەتان باسی دەکەینەوە. ئەم زۆنەی کەوتمان دەتوانێت وەکو زۆنێکی پاڵپشتی سینناریۆی بەرزبوون تاوکات وەکو خۆی ئیشی کردووە. ئێستا ئێمە نزیکین لەوەی کە بگەین بە زۆنی دابەزین کە لە 174.630 دەست پێ دەکات بۆ 177. بەپێی شیکاری ئەم زۆنە زۆر بەهێزە بۆ چالکبوونی سینناریۆی دابەزین، بەڵام ڕەنگە دابەزین مەودا کورد بێ یاخود بە شێوازێکی ڕیتێست بێ، هەرچەندی ژەگەر پیپەکەی فراوان و گەورە بێ بەڵام بە شێوازێکی کاتی بێ لەبەرەوەی بەپێی هەواڵ JPY واتە یێنی ژاپۆنی ئەگەری لاوازبوونی زیاتری هەیە ڕەنگە ئەم سینناریۆی بەرزبوونە بەردەوامی زیاتر بکێشێت بۆ تۆمارکردنی لوتکەیەکی بەرزتر. بەڵام ئەوەی کێمە حەزری لێ دەکەین لە دوای گەشتن بەم زۆنە چاومان زیاتر لەسەر دۆزینەوەی دەرفەتەکانی مامەڵەی فرۆشتن دەبێت. لانی کەم من پێم وایە ئەم زۆنە بتوانێت 200 پیپ تا 300 پیپیش دابەزینی پێ بکات واتە لە 174 بتوانێت بێنێتە 172. پێم وایە بای ئەوە قوتی هەیە کە بتوانێت ئەو دابەزینە دروست بکات، بەڵام تا نرخ دەگاتە ئێرە هەڕی تێستێک دەکاتەوە بەرەو خوارەوە. تەبانەمە فرێمی یەک هەفتەیە
لەم زۆن و ناوچانە دەتوانن بە دوای دەرفەتی کڕیندا بگەڕێن تا دەگاتە زۆنی دابەزین کە 1970. هیوادارم هیچ کەسێک لە مامەڵی فرۆشتن بەجێ نەمابێت نە لە یۆرۆیەن نە لە پاوەنیان کە ئێستا باسی ئەوش دەکەین. ماوەکانی ڕابردوش زۆر بە وردی جەختمان لەسەر ئەم بەرزبوونی کردوتەوە کە ئێستا ڕوویداوە. شیکاری سێمان لەسەر پاوەنیان ئەوش بە هەمان شێوە یۆرۆیەن ئاستێکی مێژووی زۆر بەرزی تۆمار کردووە. ئەمە زۆنی دابەزینی شیکاریەکانی ڕابردوو بوو. توانم دابەزینە ڕەنگە بتوانێت بێتەوە بۆ ئەم زۆنە، بەڵام ئەم زۆنشی تێپەڕان لێرەوە ئێمە دیسانەوە زۆنی بەرزبوونمان دەستنیشان کرد بەرەو ئەو تارگێتانە. الحەمدولیلا شیکاریەکان هەمی وەکو خۆی دەرچووە. لێرە باسی سیناروی دابەزینی پاوەنیانیش دەکەین کە ئەویش لە ئاستی 206ەوە دەست پێ دەکات بۆ 208. زۆنی دابەزینی پاوەنیانیش بە پێی شیکاری ئەم زۆنە دەبێت کە لە ئاستی 206ەوە دەست پێ دەکات بۆ ئاستی 208 تا نرخ دەگات ئەو زۆنە. زۆنی بەرزبوون لە 201.50 بۆ 200 ڕێک دەتوانین بڵین ئەگەر بێت و پێش گەشتن بەم زۆنە بەم شێوازە ڕیتێستێک بکاتەوە ئێمە لێرە دەتوانین بە دوای دەرفەتەکانی مامەڵی کڕیندا بگەڕین بە ئامانجی گەشتن بە زۆنی سەرەوە واتە زۆنی 206. بەڵام تکای ئاگدار بن هەم یۆرۆیەن هەم پاوەنیان بە تایبەتی پاوەنیان لە دوایەوەی کە نرخیش بە تەواوەتی دەچێتە زۆنەکە ڕاستە خۆ بڕیاری فرۆشتن مەدە. هەرچەندی ژەگەر بێت و زۆر بە خێرایی سیناروی دابەزین چالاک بکات و دەرفەتی مامەڵی فرۆشتنتان لە دەست بچێ کێشە نییە، چونکە ئەلەم حاڵەت و بارودۆخانەیە کە زۆر بە خێرایی و بە ناسروشتی بەرزبوونیان کردووە. کۆتایی هێنانیش بەم ڕۆتی بەرزبوونە ماوەیەکی باشی پێدەچێت و پاڵپشتی هەواڵ و کۆمەڵێک داتەوە ئاماری زۆر باشیشی پێویستە بۆی کە سینارویەکی زۆر بەهێزی دابەزین چالاک بکات. بۆیە هیوادارم بەرزی نرخ و بەرزی ئاستی یۆرۆیەن و پاوەنیان نەبێتە هۆکاری ئەوەی ڕیسک بکەن لە مامەڵی فرۆشتن، چونکە دەکرێت ئەم زۆنانەش نەتوانێت بگەڕێنێتەوە زیاتر بڕاتە سەرەوە. ئێمە بەپێی شیکاری فرێمە گەورەکان یەک هەفتەی یەک مانگی ئاستی 215مان هەیە ئاگادار بن بەرەزان کە دەکرێت ئەم بەرزبوونە بەردەوام بێت بەرەو ئەو ئاستە. بۆیە حەزەر بکەن لەم زۆنەی کە دیاریمان کردووە 206 بۆ 208 بەجێ نەمێنن لە مامەڵی فرۆشتن لە ئەگەری شکاندنی زۆنەکە بەرەو سەرەوە بە تەواوەتی ورد ببنەوە لە جوڵە و سیناریەکان پاشان بڕیاری داخبوون بدەن. شیکاری خوێندنەوەکان بۆم هەفتەیە بەم شێوازە بوو. پاوەنیان هەروەها یۆرۆیەنیش لە دوای شکاندنی ئەم زۆنە بە پێی شیکاری ئەویش تارگێتی 187 هیوادارم زۆر بە وردی چاودێری جوڵەکانی بن و حەزەری تەواو بکەن لە مامەڵی فرۆشتن. شیکاری دووەمان یۆرۆیەن هەروەها شیکاری سێمان لەسەر ئاڵتون. هیوادارم ببێتە مای سود و قازانج بۆ تاوی بەزرگانان هەر لە خێر و خۆشیدا بن.